وەکردن لەسەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و بێدەنگی بەشێک لە لایەنە سیاسیەکان میوانداریمان لە بەڕێز عەلی کەریمی نووسەر کردووە. بەڕێز عەلی بەخێر بێت و گەر بۆ پرسە بێمە لای بەڕێزتان خوێندنەوە یاخود چۆن دەڕوانە ئەم هێرش و داگیرکارانی دەوڵەتی داگیرکاری تورکیا کە ماوەیەکی درێژە بەردەوامی هەیە بەڵام نزیک دەبێتەوە لە 3 هەفتە کە بە شێوازێکی تەواو چڕ بۆتوانێ زیاتر لە 15,000 سەرباز هێنا و 300 تانک و زیرەپۆش هێناوەتە ناو باشووری کوردستانەوانێ و بە تەمای ئۆپراسیۆنێکی داگیرکاریە. لەگەڵ ڕێز و حرمەت بۆ خۆت و بۆ بینەران و بۆ هەموو ستافەکەتان بەڵێ ڕاستە زۆر ڕاستەوە بەڕاستی جێگای نیگەرانیە. ئەمن نامهەوێ لە شیکردنەوەی ڕووداوەکان ڕەشبین بم، بەڵام ئەوەی کە چەند ڕۆژەی لە بادینان دەگوزارێ و هاتنی جێیشی تورک بەو شێوەیە کە وەکو وڵاتی خۆی تەسەڕوف دەکا، وەکو وڵاتی خۆی بەسەر هاوشاریەکانماندا بەسەر هاوڵاتیانی کووردا تێدەخڕێ و داوای هەویە و داوای ئەویان لێ دەکا و پێش بە سیارەکانیان دەگرێ و لەو دێ و دیاتانەی تقریبەن بوونی ئەوەی لێ دێ کە تازە ئێرە وڵاتی خۆیانە. ئەمە نەدەبوو ئاوا بە بێدەنگی بڕات. ئەو هەروکو بۆ خۆت دەفەرمووی ئەوە دیاتر لە 2 هەفتەیە 3 هەفتەیە ئەو جێیشە هاتۆتە ژوورە و ئەو ناوچانەی داگیر کردووە بەبێەوەی کە کۆمەڵانی خەڵک بێنە سەرخەت، کۆمەڵانی خەڵک بێنە جاددا و هێزە سیاسیەکان و هەموو نوخبە و ڕۆشنبیری کورد دەبوو ئەو ڕکانە ئەو تەجاوزە قبول نەکەن. ئەو ئەوە تەجاوزێکی بە ڕۆژی ڕووناکە کە تورک هاتووە لایەکی کوردستانمان لێ داگیر بکە و هەمووش ئەوەی دەزانن ئەوانێکی گوێیان لە دەنجی منە ئەوڕۆ ئەوەی دەزانن کە هاتنە ژووری تورکیا بۆ ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ نییە، داگیرکردنە. ئەو داگیرکردە ئایا بە تەنیا بەخوان دەکرێت یا بە پاڵپشتی هێزێکی ناوخۆ دەکرێت. زۆر باشە. دواتر پرسی ئەوە دەکەین بۆچی لایەنە سیاسیەکان بێدەنگن، بەڵام دەمەوێت تیش بخەمە سەر و قسەی بەڕێستان کە دەڵی دەوڵەتی داگیرکاری تورکیا بە ماڵی خۆی دەزانێت و لێپێچینەوە دەکات. چۆن ڕێگە بەخۆی دەدات ناو هەرێمی کوردستان بە ماڵی خۆی بزانێت و چێ ڕێگەشی پێداوە کە بەو شێوازە مامەڵەکات لە ناو خاچی هەرێمی کوردستان؟ ڕێک ئەو پرسیارەیە کە ئایا تورک هەر لە دێرزەمانەوە داگیرکەر بوون، چوونە هەر ناوچەیەکی داگیریان کردووە بە شەق نەبێنە چوونە دەرێ. بەڵام ئەوەی کە هێزێکی ناوخۆ دەبێتە ڕووناکەرەوەی پێشیان و مەشعەلیان بۆ بەدەستەوە دەگرێ و تاریکیان بۆ ڕووناک دەکاتەوە لە ناوخاچی کوردستان، ئەوە دێرەدایە ئێمە دەبێت هەڵوێستەی لێ بکەین کە بۆچی دەبێت هێزێکی ئاوا کە بە پارە و پول و چەکی کۆمەڵانی خەڵک ئاوە دەسەڵاتی گرتۆتە دەست لە باشووری کوردستان ئەو ڕبوو بێتە بەکرێگیراوێکی دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورک. بەڵێ هیچ ئەولای تێدانە ئەگەر بنەماڵەی بارزانی نەبن لە کوردستان تورک ناتوانێت ئاوە بە ئاسانی بێتە ژوورێ. تورک دەیە بە لەشکرکێشی بێتە ژوورێ. بەڵام ئەوەی کە ئاوە بە ئاسانی دێ لایەکی بادینان داگیر دەکات، لایەکی ئەو ناوچانەی کە بەشێکە لە خاچی هەرێمی کوردستان داگیر دەکات، ئەوە بەبێ شک ڕێنمایی و پێشکەوتنی هێزەکانی خۆمانن کە بەداخەوە لەوەیدا بنەماڵەی بارزانی ناڵم پارتی بەڕاستی، چونکە دەمەوێت لەگەڵ ئەوەیدا جیاوازێ بکەمە هەمووی ئەو کۆمەڵانی خەڵکیە ئەو کادران و ئەو خەڵکانی کە لە پارتیدا دژی ئەوەن کە نابێ ئەوە بکەن. بەڵام حقیقەت ئەوەیەکە ئەو بنەماڵەیە لە ناو پارتیشدا ئەوەندەیان دەسەڵات پێیا کردووە بە پارە و بە پول و بە چەک کە بەداخەوە و لێرەدا ئەمن دەبێت ئاو بدەمەوە سەر مۆقفی ڕۆشنبیرانی کورد. ئەمن بەڕاستی ئینتزارم هەبوو لە 2 هەفتە لەوە پێشەوە ڕۆشنبیری کورد، نوخبەی کورد بێتە سەرخەت و هاوار بکە کوردانی دەرەوەی وڵات دەبوو هاتپان لە جادەکانی ئەوروپایان گرپایە هاواریان کردبە کاکە خاچێک کە سەروەری خۆی هەیە، خاچی عێراقا، خاچی هەرێمی کوردستانە، ئەوە خەریکە بە بەرچاوی عالەم داگیر دەکرێت. بۆچی بێدەنگە دنیا؟ بۆ ئەو هەموو ڕووناکبیر و ڕۆشنبیرێکە لە ئەوروپای هەمانە و کە دێتە سەر قسەکردن هەمووشیان زمانیان درێژە، ئەو ڕۆبۆ چوندنێ و قاوجی خۆیانەوە، ئەو ڕۆبۆ دەنگ ناکەن، ئەو ڕۆبۆ قسە ناکەن. ئەم بەڕاستی لەوەیدا زۆر مایوسم، پێم ناخۆشەکەم ئەو ڕۆکانە لەو وەزعی کە لە
باشووری کوردستان هاتێتە پێشێ هەم کۆمەڵانی خەڵک بە عام هەرچەند کۆمەڵانی خەڵک گوناحی نییە کۆمەڵانی خەڵک و دوای سەرکردە و ڕۆشنبیر و نوخبەی خۆی دەکەوێت ڕۆشنبیر و نوخبە و سەرکردەی کورد لە چۆن وستۆ بۆچی وا دەکەن بەرژەوەندیان دەستیدایە دەبێت بین لێ بکۆڵینەوە ئەگە تۆ بێدەنگی دیارە بەرژەوەندیەکەت هەیە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەر بنەماڵەی بارزانانی نین ئەو تو بۆ خۆت زانی چەند لایەنێکن کەوابێ دەبین ئاوڕکردن ئەتۆ بۆ قبولی دەکەی ئەتۆ بۆ قبولی دەکەی زۆر باش لەسەر خیانەتەکانی پەدەکە پارتی دیموکراتی کوردستان پرسیارێک بکەم ئەویش ئەوەیە ئەگەر چاک بە مێژوودا پخشێنی نەوانێ لە کۆی جیهاندا بە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و کۆی ئەوروپا و ئەمریکاوە هێزێک دەبینی کە بەم شێوازە دەستی داگیرکەری گرتبێت هێنابێتێ سەر خاکەکەی خۆی و ڕۆڵەکانی نیشتیمانەکەی کردبێتە قوربانی بەردەم داگیرکەرانی نەخێر لەو مۆزوعیدا کە جەنابەت دەفەرمووی ئەمن دەبێت بە تێڕادیوی بڵم کە بنەماڵەی بارزانی هەر لە دێرزەمانەوە لە 100 ساڵی ڕابردوو تاقانن لەوەی کە چۆن و پێش دوژمن کەون خودجاریە وڵیان نییە دەیان جارمان دیوە دەیان جار هەر ئەلە و ماوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و هەموو کۆمەڵانی خەڵک سەروی 30 ساڵن لە بیریانەکە چۆن و پێش جەهیشێک کەوت کە ئەنفالی کردبوو چۆن و پێش جەهیشێک کەوت کە بە درێژایی 30 ساڵان حکوومەتی بەعس ئەرتەشی بەعس دژی ڕۆڵەکانی هەرێمی کوردستان بوون ئەو کوردستانە بوون و ئەو هەستا چوو دوای وەیکە تەحالف و هێزەکانی دەرەوە بەهۆی شەڕی کوێیتەوە کوردستان نیمچە سربەخۆیەکی وەرگرت دیفاکتۆیەک بوو دەنێو ئەو چوارچێوەی عێراقیدا و تەواوی دنیا چاوی بە ئێمەوە بوو تەواوی دنیا و ئەمە حبێکی زۆر هەبوو بۆ کوردستان لەلایەن هەموو لۆبی دەرەوە و لەلایەن هەموو دەوڵەتانی دەرەوەی ڕووپا و ئازادی خواز و دموکراسی خواست بەڵام تۆ بزانە چی کرد بزانە چی کرد هەستان چوین دەستی جەلادەکەمان ماچ کرد بۆچی بۆ ئەوەی کە یەکێک لە براکانی کورد بشکێنین شەڕی یەکێتی و پارتی لەوەی زیاتر نەبوو ئێمە نەدەبوو بە هیچ سێعرێک بە هیچ ئەوەیەک پەنا بۆ چۆ دەبەی بربات بەڵام تۆ پەنات بووە ئەو کەسەی بر کە ئەنفاری کردی ئەتۆ پەنات بوو ئەو کەسەی بر کە میلەتەکەتی کیمیاباران کرد تۆ پەنات بوو ئەو کەسەی بر کە هەڵەبجەی بوو کارەساتی هەڵەبجەی لە دوای خۆی بەجێش ئەتۆ چۆن لە ڕوو هەڵات کە پسی بۆ ئەوێ و ئێستا کوونە تەعجوبەکە دەوەیدایە بەشی زۆری نوخبە ئەگەر بڵم نوخبە ڕۆشنبیرەکانی کە بەکریان گرتوون ڕۆشنبیرەکانی کە لە ئاخڕەکاندا کاوێژە دەکەن دیان دەڵێن سیوێکی ئاب شانازەیە سیوێکی ئاب باش بوو کە کرمان دەنا ئاوا دەبوو ئەمە زۆر عیبە بۆ هەر لەو چوارچێوەدا لە قۆناغی ئێستەماندا دەبینین پارتی دیموکراتی کوردستان بەردەوامی دەدا بە خیانەتەکانی بەڵام بابین سەر لایەنە سیاسەکانی دیکە بۆچی بێهەڵوێستن جیاواز لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بەیاننامەیەکیان دەرکردووە هیچ لایەنێکی دیکە هەڵوێستی بەرامبەرم داگیرکاریە نیشان نەداوە ئەم بێدەنگیە چیمان پێدەڵەوە تا چەند مەترسیە بۆ ئەم قۆناغە ئەگە تا دوێنێ و پێرە من ڕخنە لێ دەگرتن کە بۆ دەستم لە تەحالوفەوە لەگەڵ بنەماڵەی بارزانی یا پارتی بە هەر جۆرێک بێت ئەوان دایان کوت استراتیژێکی دوورتر هەیە کە تۆ لێ حاڵینی فڵان کەس ئێمە دەمانەوە هەرێمی کوردستان بپارێزین هەرێمی کوردستان بەرەو دەوڵەت دەڕوا و هەرێمی کوردستان دنیا لەسەر خەتەوە ئەوانە دەمانێ بیپارێزین بەڵام ئێستا ئەوڕۆ ئەوەش نەما پاراستنی چی ئێستا هەر سبەی دوی ڕەنگە بەشێکی هەرێمی کوردستان وەکو ئێفرینی لێبێت ئێفرین بۆ خۆمان دەزانین کە تورک داگیری کرد نەچۆوە دەرێ نەتەنیا نەچۆوە دەرێ دارە زەیتونەکانیشی برد لەگەڵ خۆی نەخ تەنیا دارە زەیتونەکان ئەویش قەیدە ناکە بەڵام هەستا چوو هەرچی کوردە فڕەی داودە دەریای هاویشت و عەرەبی هێناتێگا یا تورکی هێناوەتە شارەکە ئیتر جیلووە و سیمای کوردی پێوە دیار نییە ئەمە ئەویان کرد ئەو دەمیدایان کورد کاکە دەبێت بێدەنگ بیمزانین حکوومەتەکە ساوایە حکوومەتەکە دەپارێزین سیاسەتی گەورەی جیهانی لە پشتی ئەوەیە ئێمەیان بێدەنگ دەکرد بەڵام ئێستا وەرن پێم بڵێن ئێستا تۆ بۆ لەگەڵ ئەو حکوومەتەی هەتۆ بۆ لەگەڵ ئەو تەحالوفەی هەم گۆڕانی دەڵێم هەم یەکێتی دەڵێم بەڕاستی خۆ
ئەم حکوومەتی هەرێمی بەس کوردستان کەرمی لێرە ڕاددەگرم لاەنە سیاسی ئیسلامیەکانیش بخینە قوسێکوانێ ئەڵێسیەوان چۆن دەبینی بە دڵنیایی هەموو ئەو هێزانیت بەڵام ئەوەی کە دە حکوومەتدایە من مەبەستم ئەوانە ئەگەر لایەنە ئیسلامیەکان لە حکوومەت هاتوونە دەرێ هەر چەند تا ئێستا موقیفیان نەبووە چونکە ئەمە حقیقەتێک کە دەیزانی لە زۆر ساڵانەوە کە لایەنە ئیسلامیەکان عەتفێکی خوشک و برایەتی و دایک و بابی و سوزانم بەڕاست ئەمە کوێی خوشک و برایەتیە مەسەلەن دارستانی تۆ دەبڕێتەوانێ بردومانی تۆ دەکات پێیان وایە خەلیفە ئەوان پێیان وایە کە دەبێت بەیعەت بە خەلیفەی بکەنەوە ئیسلامیەکان ئەمە ناتوانم لەگەڵ ئەوان بێنمە گفتەگۆ چونکە ئەوان تەکلیفیان ڕوونە ئەوان حیسابیان ڕوونە کە ئەوان ئێستاش پێیان وایە سەردەمی خەلیفەی عوسمانیە و ئوردوغان خەلیفەیەکە کە لە دوای حەمید و مەمیدەوە هاتەوە ئەوان دەبێت بەیعەتی پێ بکەنەوە بەیعەتیان پێ کردووە دەزانی ڕۆژانە بەیعەتی پێ دەکەن ڕۆژانە ڕسمیان لەگەڵ دەگرن ڕۆژانە ئەو نازانێت تێکەڵی کردو ئەو خەلیفەیە ئەو والیەی کە 100 ساڵەوەی پێش 200 ساڵەوە پێش دەهاتن و بەیعەت و پێدەکردن ئێستا میتی تورکیایە و میتی تورکیا فڕی بەسەر ئیسلامەوە نییە فڕی بەسەر ئەوەوە نییە کە ئەتۆ بەیعەتی پێ بکەیت بەڵام چ بکەم کە بەرژەوەندیەکەی لایەنە سیاسی ئیسلامیەکان دەوەیدایە کە وا بەخۆیان فری بدەن وای وێنا بکەن کە ئەوە عوسمانیە و هەر وەکو 100 ساڵەوە پێش لە سەردەمی شێخ مەحموودی لەسەر هەمووی ئەوانە کاکە ئەو سەردەمیش بەشێکی زۆری لە ڕۆشنبیر و ڕووناکبیری کورد کە ئەو دەمی پێیان دەکتن جل خوارەکان هەر ئەوەندە بوو تەییدی ئەویان دەکردە مقابل شێخ مەحموودیدا تەییدی عوسمانیان دەکرد و غەلیفەی عوسمانیان دەکرد و حتا حرامیان کرد بوو شەڕ لەگەڵ عوسمانی ئەوان پێیان وا بۆ ئەوە ئیسلامە ئەمن لەگەڵ ئەوەی نیم هیچ قسەیەکشم لەگەڵیان نییە چونکە ئەوە دیارە چاواشەیەکی زۆر گەورەیە بە ناوی دینەوە دەیکەن بەڵام ئەوەی کە ئەوڕە من مەبەستمە کاکە ئەتۆ لەگەڵ ئەو حکوومەتەی بەشداری سێ لایەنی کوردی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەتۆ چۆن قبولی دەکەی ئەگەر بنەماڵەی بارزانی قبولیان کردو پارتی بۆ قبولی دەکەی ئەگەر پارتی قبولی کردو یەکێتی تۆ بۆ قبولی دەکەی ئەگەر یەکێتی قبولی کردو گۆڕان ئەتۆ هێزێکی ئۆپۆزیسیۆن بووی ڕادیکاڵ بووی هێزێک بووی کە خەڵک خۆشی دەویستی هێزێک بووی کە 25 کورسی هەبوو دەباغڵت دابوو ئێستا کونێ تۆ پێم بڵە بزانم تۆ بە تەمای یەک کورسی شەی ئەو موقیفانەیان لە تۆ دیوە ئەم باوەڕ ناکەم و ئەو جارەکانە پێم ئابێ هەرسێک لایەکە من وای بۆ دەسم ئاسوودەن و خیاڵیان ڕاحەتە و لە هیچ ناترسون دەشزان هەڵبژاردن ناکرێت هەرچەنەوە هەڵبژاردن پێشدانە مەرسومی بۆ دەرچووە بەڵام پێم وابێ ئەوەی کە ئەرزشی نەبێ ئەوەی کە حرمەتێک بۆ قایل نەبن لەلایەن بنەماڵی بارزانیەوە هەست و نیست و مووقفی کۆمەڵانی خەڵکە و چی دەبێ بابە بێت نایکەم هەڵبژاردن ناکەم چی دەبێت کاکە ئەوان بە مۆدی ڕەشماڵ لێ دەخڕن ئەوان خێڵ تکاری بە دیموکراسی و پارلەمان و سەری وەختی خۆی ئینتخابات بێت و سەری وەختی خۆی هەڵبژاردن بکرێت ئەو پێی وایە لە سەرۆک خێڵەکە لە ڕەشماڵەکەیدا سێ-چوار سەرینیان بۆ داناوە و ئاسوودەیە و پاڵی داوەتەوە چی دەوێ با ببێت بۆیە کوردستان لە دەستێکی زۆر نائەمیندایە کوردستان ئەوەی کە کوتیان لە دەستێکی ئەمیندایە درۆیەکی ئاشکرا بوو کوردستان چارەنووسێکی یەکجار تاریکم لە پێش چاوە بەڕاست علی من دەبێت لێردا پرسیەوەکەم باست لەوە کرد کە بە بیرێکی خێڵانە بیرەکەنەوەوانێ هەڵبەت ئێمە ڕێسمان بۆ خێڵە ئازیزەکان ئەوان ژیانێکی تەواو سروشتی ئەژین هەتاوەکو ئەوەی کە ڕەشماڵەکانیشان لەموو دروستەکەن بۆ ئەوەی ژینگە تێک نەدەن بابەتێکی پلاسیکی یان شتێکی دیکە بەکار نانن ئەوە ژیانێکی دیکەیە بەڵام ئەو جۆرەی کە ئەوان بیری پێدەکەنەوەە پێتوانیە کە پارتی دیموکراتی کوردستان بە ئاقارێک بگەینە چۆن لە ڕیفراندۆمەکەدا 150 لە دەستدان لە ئێستاشدا ئەو بیرە خێڵەکیە وای لێ بکات تەنانەت گوندێکشی بەدەستەوە نەمێنێ بۆ پارتەکەی بە دڵنیایی وای لێ دێ بە دڵنیایی وایە بۆیش دەترسێن لە هەڵبژاردن بۆیش دەترسێن لە ئینتخابات من کارم بە کولتوری خێڵ کولتورێکی جوانە بۆ خۆشم زۆر جاران حەز بە کولتورە دەکەم و بە مەڕووماڵات و ئەسپ و هەموو شتێک بەڵام ئەو سیستمە سیاسەکەم مەبەستە سیستمە سیاسەکەیە کە دەکەوێتە پێش سەردەمی سەرمایه‌داری پێش سەردەمی پیشەسازی ئەو سەردەمێکی ئەنگوستە چاو بوو سەردەمێک بوو کە بەڕاستی کۆمەڵانی خەڵک وەکو کۆیلە ئاغا دەرەبەک سەیری دەکردن ئەمن لەوەیدا شێشەم هەیە لەگەڵ سیستمی دەرەبەگاتی دەنا ئەو کولتورێک کە جەنابەت باسی دەکەن لە ڕەشماڵ و لە مووی بزن و لەوە و لە قات و
ڕنگ و چۆغە و لە مەڕووماڵاتەوە من هیچ کێشەیەکم نیە و زۆریش خۆشە بەڵام ئەوەی کە من مەبەستمە سیستمە سیاسیەکەیە ئەو سیستمە سیاسیە کە بەسەر خێڵدا بە سەرۆک خێڵدا زاڵە و ئەوەی ئەوڕۆ و دوێنێ و 100 ساڵ و 200 ساڵ و 300 ساڵی دوێنێ و پێرێنێ زۆر زیاتر لەوەیدا ئەوانە دەبێ ئێمە بۆ کۆمەڵانی خەڵکی ڕوونکەینەوە کە ئەو سەرۆک عەشیرەتە ئەو سەرۆک خێڵەکە بەخۆی نەگرێت ئێمە لەگەڵ ویمان نییە ئەو مەڕووماڵاتی خۆی بەخێو دەکا لایەکی کوردستانیش دەژێنێت ئەوەی کە ئێمە دەیمە بەسمانە دەبێت پەنجەی لە سەردانی و جەختی لەسەر بکەینەوە ئەو سیستمە سیاسی بەڕێوەبرنی وڵاتە ئەو سیستمە سیاسی بەڕێوەبرنی وڵاتە ئەمڕۆ لە دنیادا مەقبول نییە تقریبا دەتوانم بڵم نەماوە تەنانەت لەو ئێرانی تەنیش خۆشمان ئەو سیستمە نەماوە کە هەمووشی لە ژێر ئەبای مەلایدایە بەڵام ئەو سیستمە ئێستا کوونێ لەوێش ئاوا کەمڕەنگ بۆتەوە ئەوەی کە لێرە زۆر پڕەنگە زۆر پڕەنگە تەنیا و تریان لە ناوچەی خێڵی بارزانیدایە و ئەوان بە جۆرێک لە جۆرەکان لەو خەڵکەی دەڕوانن لەو خەڵکەی دەفکرن لە ڕۆشنبیرەکەی لە مەهەندیسەکەی لە مامۆستای زانکۆکەی کە تۆ پیاوی منی تۆ هیچ ئەولاد نییە تۆ بۆت نییە قسام بکەیت بۆت نییە بەرەنگاری بکەیت بۆت نییە احتراز بکەیت تۆ پیاوی منی من دەدژێنم زۆر باشە پرسێک دەکەین و دواتر پشوێک وەردەگرین من خۆشە پرسیەکەم باسی هەڵبژارنەکانت کرد کە بە هیچ شێوازێک دیار نییە کە هەڵبژارنەکان بەڕێوچی یاخود ئەوەی کە بەڕێوە ناچێت ئەگەری بەڕۆچوونی هەڵبژارنەکاندا ئەو لایەنە سیاسیانەی کە بێدەنگن بەرامبەر داگیرکاری کە ئیتر خاک پیرۆستترین شتە تۆ لەسەر نیشتیمانەکەت نتوانانی هەڵوێست هەبێت و دەنگی خۆت هەڵبڕی کاتە چۆن داوای دەنگ لە گەلەکەیت و پێت وایە گەل متمانە بەخشە بەهێزێک کە نتوانێت بەرگری لەو خاک و نیشتیمانە بکات جوانە نام پێم وابێ بە دڵنیایی ئەگەر هەڵبژارنێکی بێغەل و غەش بێت ئەگە هەڵبژارنێک وەکو جاری جاران تورکیا فریا نەکەوێت سندوقەکان بگۆڕێ و ئێران فریا نەکەوێت بێ سندوقەکان بگۆڕێ و دەنگەکانی من و تۆ نەدزن و فڕی نەدەن و لە دەریای ناوێن بە دڵنیایی کۆمەڵانی خەڵک لە بیریان ناچێتەوە و داغیان دەکەن و ئەویان پێ دەڵێنەوە کە لە سەر سندوقی انتخابات کە تۆ چت کرد لەگەڵ من ئەمن هیوادارم ئەمن بۆ چوونەکەم هەڵە بێت هیوادارم کە هەڵبژاردن لە مانگی دەدا بکرێت و هیواداریشم هەموو ئەو کارەسات و کەتنانەی کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە حکوومەتە پۆلیسی ئیستغباراتی ئەمریەکەی کوڕەکەی مەسعود بارزانیدا بەسەر ئەو میلەتەیدا هاتووە داغیان بکەن و پێیان بڵێنەوە کە ئێمە لە بیرمان نەچۆتەوە ئێمە ناتان بەخشین و لە بیریشمان نەچۆتەوە کە ئێوە چیتان ئەو حکوومەتە 5 ساڵە پۆلیسیەی ئەو کوڕی باڵی بارزانی چی بەسەر میلەت هێناوە چی بەسەر مەعاشخۆر هێنا چی بەسەر مامۆستای هێنا هیوادارم لە هەڵبژارنێکدا ئەگەر مەجالی ئەو جوورەی کە دەڵێن زۆر توندیان کردوتەوە شێوەی کۆنتترۆلی هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵا و ئەوانم بیستەوە هیوادارم ئەوان کاری خۆیان بە تەواوی بکەن و هەڵبژاردن بکرێت و داغیان بکەن بە نەدانی دەنگ داغیان بکەن بەوەی کە بایکۆتیان بکەن داغیان بکەن بەوەی کە نەیەڵن بێنەوە سەرکار بە تایبەت پارتی کە وەکو بەشدارێکی گەورە دێ حتمما دێ بەشداری دەکا و ئەو ملحقاتش کە ئەو 5 ساڵەی لەگەڵیان هاوپەیمان بوون ئەو هاوپەیمانێکی نامبارەک بوو کاروان هاوپەیمانێک بوو کە کۆمەڵانی خەڵک بێزی لێ دەکات لەو هاوپەیمانەیە کە چ گۆڕان کردی چیەکێتی کردۆ باشە پێکۆبینەی ڕاپۆرتێک دەبین دواتر درێژەدەنی بە گفتوگۆکانمان دیارە پارتی دیموکراتی کوردستان پەدەکا وەک هەمیشەی لە دوای ڕیفراندۆموانێت جارێکی دیکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی عێراق دەکات لە چوارچێوەی ئەوەی کە لە ڕیفراندۆمدا 151 خاکی هەرێمی کوردستانی ڕادەستی عێراق کرد ئێستا دەیەوێت ئەوەی کەماوەتەوە 149 وەک خۆیان حزبەکە خۆی ئاماژەی پێدەدا کە ئەمە ڕیفراندۆمێکی تر بوو لە پارتی دیموکراتی کوردستاندا کە 149کەی دیکەشی تەسلیمی بەغدا بکەن و با نوێنەرایەتی ئەردۆغان دەچێتەوێ و جارێکی دیکە بۆ عێراق دەچەمێتەوە. بارزانی بە نوێنەرایەتی ئەردۆغان و بۆ داگیرکردنی هەرێم لە بەغدا خۆی چەماندەوە. هەفتەی ڕابردوو سەرۆکی پەدەکە دوای ڕیفراندۆم و پاش 6 ساڵ سەردانی بەغدای کرد. سەردانەکە لە دۆخێکدا بوو کە هیچ ئاڵۆزی و ناکۆکێکی ئەوتۆ یاخود هیچ پرسێکی سیاسی ئاڵۆز و ناهەموار لە نێوان هەرێم و بەغدانیە تا بارزانی ناچار بکات سەردانی بەغدای پایتەختی عێراق بکات کە ئەو بە دراوسێ ناوی دەبرد لە کاتی ڕیفراندۆمە شومەکەی خۆیدا. برادرینە شەڕۆکەت شکستی هینە
وەرن بۆ ببین بە دراوسەی باش لەگەڵ یەکتری. سێ هۆکار وای کرد بارزانی ڕووبکاتە بەغدا و خۆی بۆ سەرکردەکانی عێراقی دراوسێ بچەمێنێتەوە. ئەوانیش یەکەم بەرژەوەندیە تایبەتەکانی حزبەکەی، دووەمیان لۆبی دروستکردن بۆ دەوڵەتی تورک، سێەم کۆکردنەوە و ڕێخستنەوەی ناوماڵی سوننەکان. جگە لەم هۆکارانە هیچ پرسێکی تر بارزانی ناچار نەکرد بچێتە بەغدا. ئەم سێوەکارە لە بنەڕەتدا گەورەترین مەترسین لە سەر دەسەڵاتی هەرێمی کوردستان و ئەزمونونەکەی، بەڵام بارزانی وەک مەلای مەشهوری ئەو دارە دەبڕێتەوە کە خۆی لەسەری وەستاوە بەبێ ئەوەی بیر لە ئەنجامەکانی بکاتەوە و دەیەوێت بەبێ بەرامبەر خاکی کوردستان ڕادەستی ئەو دەوڵەتە داگیرکەرە بکات. بارزانی کاتێک گەیشتە بەغدا دەوڵەتی تورک بە هەموو توانە و قورسایی خۆیەوە هێرش و بۆردومانی بۆ سەر هەرێمی کوردستان دەست پێ کرد کە لە 2 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. ئەمە سەلمێنەری ئەوەیە ئەم هێرشانە و سەردانەکەی بارزانی پەیوەندیەکی ڕاستەوخۆی بەیەکەوە هەیە. یەکێک لە ئامانجە شاراوەکانی بارزانی لەو سەردانەدا لۆبیکردن بوو بۆ دەوڵەتی داگیرکەری تورک، بە ئامانجی ڕەوایەتی پەیداکردن بوو بۆ هێرشە داگیرکاریەکان بە جۆرێک وەک نوێنەری ئەردۆغان لە بەغدا دەرکەوتو هەوڵیدا سەرکردە و لایەنە عێراقەکان بێدەنگ بکات لە ئاست ئەو هێرشە داگیرکاریانەی لەلایەن دەوڵەتی ئەردۆغانی فاشستەوە دەکرێنە سەر هەرێم. هەر لەگەڵ سەردانەکەی بارزانی بۆ بەغدا دەوڵەتی داگیرکەری تورک هێزی زیاتری لە ناوچەکانی پارێزگای دهۆک بڵاوە پێکردو، گوند و ناوچەکانی بۆردومان و هێرشی زیاتری دەست پێ کرد. لە پایە و سیاسەتە مەترسیداری بارزانی ئێستا دەوڵەتی تورک پارێزگای دهۆکی بە تەواوی داگیر کردووە و کردوێتی بە هەرێمێک لە تورکیا. بەپێی چەند زانیاریەک کە دەست ڕۆژنیوز کەوتووە، بارزانی لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ سەرکردە و لایەنە عێراقیەکان ڕایگەیاندووە تورکیا بەنیازی ئۆپراسیۆنە و ئەمەش بۆ داگیرکردنی عێراق نییە، بەڵکو ئەمە بۆ لە ناوبردنی پەکەکەیە کە بۆتە کێشەیەکی گەورە بۆ عێراق. بارزانی بۆ ئەوەی هەوڵەکانی بۆ بێدەنگکردنی لایەنە عێراقەکان بەرامبەر ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورک و دواتر لە سەری نەکرێتە هەڵایەکی گەورە، ڕازی نەبووە هیچ سەرکردەیەکی کورد جگە لە ئەندامانی پارتەکەی لەو کۆبوونەوەدا بەشداری بکات، نەک پاڕانەوەکەی بۆ دەوڵەتی تورک بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن. هەر بەپێی ئەو زانیارانەی ڕۆژنیوز لە بەرپرسێکی کورد لە بەغدا دەستی کەوتووە. لە سەرجەم کۆبوونەوەکانیدا بارزانی داوای لە لایەنەکان کردووە کە بێدەنگی بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک هەڵبژێرن، چونکە لە هەرێمی کوردستانیش هەموو لایەنەکان بێدەنگیان هەڵبژاردووە و نایەنەوێت ببنە بەشێک لە شەڕی پەکەکە و تورکیا. هەروەها سەرۆکی پەدەکە هەر بەڕوون و ئاشکرا و توێتی ڕجاتان لێ دەکەم هیچ کاردانەوەیەکتان لە بەرامبەر ئۆپراسیۆنی تورکیا نەبێت، چونکە تورکیا حەقی خۆیەتی بەرگری لە وڵاتەکەی خۆی بکات، وەک چۆن ئێمە کە داعش هات هەمومان بە پێشمەرگە و سوپا و حەشدی شعبیەوە پارێزگاریمان لە عێراق کرد. بەموتانە بارزانی سەلماندی کە لەگەڵ دەوڵەتی تورک خەریکی لە ناوبردنی ئەزمون و قەوارەی هەرێمی کوردستانە. بارزانی نەک هەرتەنیا هاوکاری سەرەکی دەوڵەتی تورکە، بەڵکو لۆبیش بۆ ئەو داگیرکاریە پەیدا دەکات و هاوکات هەوڵ دەدات بە پارە و بە هەڕەشە و ئیمتیاز لایەنەکانی دیکەش بێدەنگ بکات. پرسیارەکە ئەوەیە ئایا بارزانی لە پای چی ئەمە بۆ دەوڵەتی تورک دەکات لە کاتێکدا ئەو ناوچانەی داگیری کردوون ناوچەی جەماوەری پەدەکەن و لە ڕووی ئابووریشەوە ئەو ناوچانە بە شادەماری ئابووری و دارایی پەدەکە و ماڵی بارزانی دادەنرێن. بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی لە عێراق خوێندنەوەی جیاوازیان بۆ سەردانەکە کردو، تیشیان خستە سەرەوەی بارزانی وەک سەرۆکی پارتێکی سیاسی سەردانی بەغدای نەکردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشاڵ پرسێدراوانەی لە نێوان هەولێر و بەغدا هەیە، بەڵکو وەک تەتەر و نمایندەی دەوڵەتێکی دەرەکی دەرکەوت کە پەیامێکی سیاسی پێبێت. ئەو شرۆڤەکارانە بۆ میدیاکانی عێراق باسییان لەوە کردووە بارزانی بەو سەردانی ویستی چاوی میدیا و شەقامی هەرێم و عێراق لەسەر لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک لابەرێت و بیخاتە سەر سەردانەکەی خۆی، بەڵام ئەمە چاوبەستەکی سیاسی و کاری سەرکردەی نیشتمان پەروەر و بە ئەزمون نییە، چونکە ئەمە هیچ لە بەهای پێشێرکردنی سەروەری عێراق و داگیرکردنی خاکەکەی کەم ناکاتەوە. بەڵێ بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان. مامۆستا گەر بەو پرسە بێمە لای بەڕێستان لەسەر سەردانەکەی مەسعود بەرزانی بۆ بەغدا دوای ڕیفراندۆم چی لە دەخوێندنەوەانێ بۆچی مەسعود بەرزانی دەچێتە بەغدا لە دۆخێکی وەهایە هەرێمی کوردستان لە بەردەم داگیرکاریەوە قەرارە هەڵبژاردنیش دروستە؟ وەڵا شکو گومانیە ئەوان کە خۆیان بە قووەت دەبینن ئەوە لە کۆنەوە ئاگادارین لە کۆنەوە هەر لە زمانی شەڕی پێشمەرگایەتیەوە و هەر لە زمانی زەڵێ و ناوزەنگ و ئەوانەوە لە زمانی کەرەجەوە و لە زمانی ڕاژان و لە زمانی زێوە و بەشی شکاکانی کوردستانی ڕۆژهەڵاتیژرا ئەمە عادەتیانە کە قەوین کە خۆیان بە قووەت دەبینن گوێ نادەنە هیچ شتێکی وەک کاتی ڕفراندۆم کە ئەمەدە حساب بۆ یەک حساب بۆ کەس چ شتێک حساب بۆ کەسێ ناکەم.
ئەمە عادەتیان هەر لە زمانی مەلا مستەفاشەوە کە بە قووەت بوون لەگەڵ باڵی زەلالی و لەگەڵ ئەوانی دیکەیان بەشێت دژێت سۆچی خۆیان دیوە حیسابی هیچیان بۆ نەکردو ئەرێ بابەت سبینێ وای دەنایە سبینەوە وا نابێتوانە حقیقەتێکە ئەمە نوعێک لە خستلەت و خو و ڕەوشتی خێڵە خێڵ کە بە قووەتە 40-50 سواری هەیە جوابی کەس ناداتەوە کە لێ دەکەوێت ئاغاوەت و هیچ کەسی بەدەورەوە نابێت و نە نۆکەر و نە گزیر و نە سواری بەدەوە دەستی ئاوە دەپارێتەوە لە چایخانەکان دادەنیشە منەوە بە چاوی خۆم دیوە لە چایخانەکان دادەنیشە قوربانە دەم و بە دوو دەستی دێنێ و ئاوانە ئەمە ڕێک ئەمن ئەوە لەو چەند ساڵیدا دەیان جارم ئەوە لەو مەسعود بارزانی دیوە دەیان جار هەر ئەوەی کە فەرموود کاتی خۆی پێی وابوو ئیتر ئەوە ڕفرادۆم چێ پێی کتۆ نەما هەموو خەڵکیەوە گومان خست حتا سەرکردە گەورەکانی یەکێتی و ئەوانی دیکە و گۆڕانیشی وە گومان خست ئەتۆ بڵێ شتێک نەبوو بێت لەو کۆشکی سپی و شتەیدا ئەرە بڕاستی دەوڵەتمان بۆ دروست دەکەن ئاوا قەممانەوە گومان خست کە تەنانەت ئەمن بۆ خۆم لە سەرکردە گەورەکان دەیان کو کاکە شتێک دەگۆڕەدا کا عەلی هێندە تون مەبە فڵان کەس هێندە تون مە من زۆر تون بوومە و دەمی کە ئەمە سناریۆی ئۆردۆغانە توش دەبین هەموو شتێک قسەم دەکرد لە قەناتەکان کە با بە توش دەبین بەڵام خەڵک دەهات دەکو کاکە وانە کوڕکاکە و کابرایە کوڕی مەلا مستەفایە چۆن ئاوا دەکا دێتە سەر تەلەڤیزیۆن دەڵێ ئەگەر گرتی ئەوە بانەگەوە کابراایەک سواری سەری خۆی بۆ شێتێک سواری سەری خۆی بۆوانە کاکە وڵات چۆن ئاوا بڕەدەسێت کە خەڵک بێ بەوەی جێبەجێی کا بڵە وڵات جات چ بوو ئەوە زەرێکی زۆرمان کرد و نیوەی خاچی کوردستانمان چوو کابراایەکی شێت سواری سەری خۆی بوو کوڕکاکە حکوومەت ئاوە ناکرێت کوڕکاکە دەوڵەتداری ئاوە ناکرێت بە قاتری خوای هاتن ئەوەشیان دەرخواردەی دەی دوایەکانە دیتمان هەر 4 ڕۆژ دوایە لایەکی کوردستانمان چوو مەتارەکانمان چوو هاوردە و نازانم ڕۆیشتنمان چوو لە هەموو جێگایەکی کوردستان کەوتە ئەو وەزعای دووبارەکانە کەوتینەوە سەر نقطەی سفر ئەو جارەکانە هاتەوە کە ئەو عێراقی کە ئەو دەکوت تەلاقماندا تازە تەواو پاسپۆرتەکان بدڕێنن پاسپۆرتی عێراقی بدڕێنن پاسپۆرتی کوردی ئەرتۆ گە بێ وەکو پاسپۆرتی کوردی یەکەم وڵات بۆ چۆ دەچی ئەو قسە قۆڕانیان هێنا دەرخوادی خەڵکیدا نەحەیا نەشرم 4 ڕۆژی پێ نەچوو ئەوە چوینەوە بەغدا ئاوە چوینەوە بەغدا لەبەر مالیکی ئەو مالیکەی کە هەرچی قسەی سووکە پێی کوت هەر خودی مەسعود بارزانی بە نێوی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر بێنن ئەو گرتە ڤیدیۆیانە ببیننەوە داینێن بۆ خەڵکی کە چیان بە بەغدایە کرد چیان پێ نەکرد کورە بابە ئەتۆ بەشێکی لەو فیدراڵی کوڕە کاکە تەحەمولکە کوڕە کاکە تۆ نابێ هەموو قسەیەک بکەیت کاکە تۆ نابێ هەموو جنێیەک بدەیت ئەتۆ بەشێکی لەو فیدرالیزمە ئەتۆ چۆن ئاوە چاوی خۆت بەستۆ و هەموو جنێ هەتۆ چۆن پردەکانی پشتسەری خۆت هەمووی دەڕوخێنی لەبەر چی تۆ کاکە بەرپرسی 6 میلیۆن نەفەر کوردی ماڵ و منداڵ ژن و منداڵ بێوە ژن کوڕە بێوە پیاو ئەتۆ دەبێت مەسئولیت ئێحساس بکەیت ئەتۆ چۆن ئاوا دەڕۆی خۆی پێدا دەدەی شێتانە لە ئێستاشدا جارێکی دیکە کە چۆتەوە بەغدا ئیمزایەوەی کردووە کە هەموو هێزە بیانیەکان لە نێو هەرێمی کوردستان و عێراقدا دەربکە ئەمە جارێکی دیکە پچڕانی پەیوەندیەکانی نییە لەگەڵ ئەمریکا بەریتانیا و وڵاتانی دیکە و مانایەکی دیکەش تۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا دەهێنیتە سەرخاکەکە چۆن ئیمزای دەکەی کە دەریکە ئەمە دووفاقی نییە ئەمن زۆرم بەلاوە سەیرە نەمدیوە ئەو بە ئەوەی کە ئیمزایان کردویان من نەمدیوە خۆم لەوێ نەبووم بەڵام هیوادارم شتی وای نەکردێت ئەگەر کردێتی دەبێت فقەدە قسەی پێ بڵام هیچ شتێک شتی وا ناکە ئەو ڕۆکانە کوردستان لەو وەزعی کە ئەو هەموو خەتەرەی لەسرە بە قسەی خۆتان ئەو هەموو خەتەرەی لەسرە ئەوە تورکیا لەلایەکە و زاری کردوێتەوە داعیش بە تەواوی معنا لە ناو نەچەوە تا لە جنوبی کوردستانەوە لە هەوێجە و لە ئەو جێگایانەی کە بنکەی وانە ئەو هەموو دقەیەک مەجا ئیمکانی خەتەر هەیە ئەمن هیوادارم ئەوەی نەکردێت ناشم دیوە ئەخ چۆنە تۆ ئەمریکا بەشێکی بودجەی پێشمەرگەکانت دەدا ئێستاش ئەمریکایە کە لەسەر خەتە و دەڵێت دەبێت هێزی نیشتیمانی دروستکەن ئەتۆ دەچی لەوێ دەڵێ ئەمریکا بڕاوەکو شیعەکان ئەمە نازانم ئەمن لەگەڵ بەچی تۆیە باوەڕ بەچی تۆ بکەم دەمێک لەگەڵ سونەی دەمێک لەگەڵ شیعەی دەمێک ئەتۆ هەرچیان بەلعنەت دەکەی هەرچیان تەلاق دەدەی ئەو جارەکانە ئەتۆ لە جێگایەکی مەسەن هێزێکی دیکە دەچێتە جێگایەکی لەگەڵ دیپلۆماتێکی لێی لە خاو دەدا و لە شکری بێ مێشک و بێ پرینسیپی
لا ئەنگرانی پارتی لی لە قاو دەدەن ئادیتان چوو قبولی کرد ئەلەمی کوردستانیان دانە نابوو نازان پرۆتۆکۆڵەکان نەکردبوو بەسەر فەرشی سووریاندا نەبر بەڵام تۆ بۆ خۆت ئاوا چویە بەغدایە والله عیب بوو والله عیب بوو والله من و تۆ بچینە بەغدایە باشتر دەچینە بەغدایە ئاوا یعنی ئەتۆ ئاوا چویە بەغدایە نە پێشوازەیەک نە کەسێکی گەورەی حکوومەتی بەغدایە هات بەرەو پیرتەوە هەستاوی چووی ماڵ بە ماڵ بە ماڵ شار بە شار دیوەخان بە دیوەخانی شیعەکان و سنەکان دەکەی ئەتۆ ئەگەر لێت نەقەوما بێ بوا دەکەی ئەتۆ ئەگەر وەزعت باش بێت ئەگەر باش بی و لە نێو خۆتدا بە قووەت بی کە من دەزانم نی لە نێو خۆتدا من دڵنیام کادر و لەشکری زۆری ناو کە خرێخستنەکانی پارتی بە تۆ ڕازی نین ئەمن باش ئەوەی دەزانم کاک کاروان بۆ خۆشیان دەزانن لە هەر هەڵبژارنێکی لێژنەکان و هەڵبژارنی مەحەلات و ناوچەکانیان هەڵاو گرمە ساز بووە قبولیان نەبووە کە ئاوا بەو جۆرە سیاسەتەکانی پارتی بڕاتە پێشێت و لەسەر مەسەلەی هەڵبژاردن و چوونە دیاریکردنی کاندیدەکان کێشەیەکی زۆریان هەیە ئەوەی کە من دەبینم هەرچی کە جاران ڕۆژێک لە ڕۆژان بە ئاستە بدوو بەڵایەک لایەنگری نێچیر بارزانی بۆ ئێستا ڕۆفت دەکرێت بە یخوایانی نازانن و پێیان وایە کە ئەوە ئیخودی نییە خۆمانە نییە و دەبێت فتکرێ و دەبێت لە دەسەڵات بخرێت ئەم قەبزەکردنی ماڵی مەسعود بارزانی خۆی و کوڕەکەی و نەوەکەی ئێستا نەوەکەشی پەیدا بووە ئەمە دایانباتە دۆزەخێک کە بەداقەوە بریا دۆزەخەکە بۆ وان بایە بەڵام دۆزەخەکە حەیقەتەوەی کە کوردیشی پێوە دەسووتێت ئەو دۆزەخە دەبێت میلەتی کورد دەبێت لێی بێبەری بێت میلەتی کورد دەبێت خۆی شەریکی ئەو دۆزەخەنەکە کە ماڵی مەسعود بارزانی دەماخەنە ناوی من هیوادارم کە ئەویان بۆ نەچێتە سەرێ مانگی دە هەڵبژاردن بکرێت و هەڵبژاردنێکی تاڕادەیەک دەوڵەتان و خودی کۆمیسیۆنی باڵای عێراقی لەسەر خەت بێ کە نەتوان تەزویر بکەن وەکو دوایین پرس بەڕاست علی کەریمی دەمێ ئەوە بپرسم هێنانی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەتوانێت ببێتە فریادڕەسی پارتی لە ناوخۆی خۆیدا کە وەک باسی دەکەی دۆخێکی ئاڵۆزیش هەیە و شڵەقاوی هەیە و هاوکات دەتوانێت بێتە فریادڕەسی لە هەڵبژاردنەکانە یاخود ئەوەی کە بەسەر چەتەکان هات لە عەفرینە کاردۆغان و ئاکاپۆمە هەبە دەوڵەتی داگیرکەری تورکیا پشتی تێکردن لە بەرەوەی بەرژەوەندەکەی گەشت بووە لای ئەسەد و سووریا هەمان شت بەسەر پارتی دێت یاخود دەکرێت بڵێن تورکیا دەبێتە فریادڕەسی بۆ پارتی دوو ئەگەر هەیە کاروانەوە یەک ئەگەری ئەوەڵ کە ئەمن لیت لەسەری سوورم ئەوان هەر بە ئیشتیا هەر بەویستی خۆیان پێیان خۆشە بە کرێگیراوی واڵێکی سوڵتانێکی تورک بن و پێشیان خۆشە کوردستان ئەو ڕۆکانە هەرێم نەمێنێت هەرێم تێک و پێکچکە ئەوان لەلایەن عوسمانیەوە لەلایەن سوڵتانی شێت و شووری ئەو ڕۆی عوسمانی بکرێن بە والی کوردستان و والی کوردستان هەموو بخەنە ژێر ئەو والی دەستی ئەو والیە ئەوەیە لایەکی دیکەشی ئەوەیە کە بەڕاستی وەزی خۆیان زۆر خراپ بێت ئەگەرەکەی دیکە وەزی خۆیان زۆر خراپ بێ و پەنابرن بۆ ئەوەی کە تورکیا بێتە ژوورە و تورکیا جەوێک دروستکە ئەتمسفەرێک دروستکە نە هەڵبژاردن بکرێ نە ڕۆشنبیر جێگای دیار بێت نە ڕەخنەگر جێگای دیار بێت و ئەوان لەو ئاڵۆزی و لەو پشێوەیدا ماسی خۆیان بگرن لەوەیدا ئەوەش ئەگەرێکی دیکەیەکە بەڵام ئێمە دنێواندانین کە بزانین ئایا واقعاً نیەت و ویستی گڵاوی ئەوان چێت حقیقت ئەوەیە کە هەردوو ئەگەرەکە محتەمەلە هەردوو ئەکارەکە دەکرێت ببێت یەکیان ئەوەی کە وەزئی خۆیان زۆر خراپە بۆیە تورکیانی ناوەتە ژوورێ دوو ئەوەی کە بەڕاستی حەز و ویستی خۆیانە حەز و ویستی خۆیانەکە ئێمە دنیا و ماڵیواندا زۆر ئاگادارین بەداخەوە زۆر بەسراون ئەوان زۆر داخراون ناهێڵن من و تۆ بچین لە نێوە تۆ بزانە ئەوانەوە 33 ساڵە لێرە خۆیان بە سەرۆک دەزانن خۆیان بە مۆدێرن دەزانن خۆیان بە چی دەزانن بە ئەو ڕۆیی دەزانن بەڵام ئایا لە تۆ لە دنیادا هەیە مەسەن سەرۆکێک سەرۆک وەزیرانێک سەرۆک هەریمێک کە دەچێت بۆ هەڵبژاردن کە دەچێت بۆ جێژنێک بۆ حەفلەیەک لەگەڵ خێزانەکەی نەڕات ژین لە لایوان حیساب نییە ژین لە لایوان هەر بە شەر نییە دەنا دوو جار دەماندیت کە دەست بە قۆڵی ژنەکەی دەکاو دێت بۆ مەجلیسێک دەچێت بۆ کۆبوونەوەیەک دەچێت بۆوانێ تۆ ئامپلانە سەرۆکی چۆکو ئەمریکایە قەدەمێک بەبێ
خانمەکەی ناڕاتەوە لای مەسەن سەرۆکێکی وەکو ماکرۆنی وەکو فەڕەنسەی قەدەمێک بەبێ لە شکستدا لە سەرکەوتندا هەر شان بەشانی ژنەکانیان دەڕۆشان بەشان حتا ئاغای کە دوی نەپێرە ئینتخابات بوو لە ئێرانیا پزیشکپورە چێ پێ دەڵێن تەنانەت ئەو کچەکەی خۆی لەگەڵ خۆی دەجێڕاکە ژنی نییە بەڵام حتمما نەمایەکی ژن لەگەڵی بوو دەهات و دەچوو لە هەموو بانگەشەی هەڵبژاردنەکاندا حتا لەسەر سندوقەکەش تۆ جارێکت دیوە تۆ جارێکت دیوە ئەرێکاکەیەوە چێن ئەرێکاکەیەوە چێن نیوەی کۆمەڵی ئەم کوردەیە بۆ حیسابی بۆ ناکەن هەر حیسابی بۆ ناکەن پێتان بە شەر نیە پێتان مرۆڤ نییە ئەی دەبا بە جارێکە تو سەرۆکی حکوومەتی جارێک خێزانەکەت لەگەڵ خۆت بێنە بۆ داوەتێکی جارێک خێزانەکەت لەگەڵ خۆت بێنە بۆ ڕووداوێکی خۆش ناخۆش بۆ نییە ژن لە لایوان حیسابی بۆ ناکەن. زۆر باش بەڕێز علی کەریمی نووسەر سوپاس کە لە مەشی تەوەری ڕۆژ لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ تۆش کاکەرمان دووبارە سوپاس بۆ تۆ. بارمەتی هاوکارانم تەوەری ڕۆژمان پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون.